ڕەوشی دوای 16 ئەیلول لە هەرێمی کوردستاندا چووەتە قۆناغێکی ترەوە. ئەم بارودۆخە بەدیدی شەقامی کوردی کۆدەنگی لایەنەکان و ڕێخستنەوەی ناو ماڵە پەرتەوازەبووەکەی هەرێمی پێویستە. بەڵام هێشتا گوتاری جیاوازی لایەنەکان ئاماژەی نەبوونی یەک هەڵوێستی سیاسی هەرێم دەخەنە ڕوو. ئەم دۆخی ئێستای کوردستان وا دەخوازێت سەرجەم لایەنەکان یەکهەڵوێست و تەبابن لە بینی خۆیاندا بۆ ئەوەی ڕوبڕی ئەو کێشانە بوون کە ئێستاکە ڕوبڕی کوردستان بووەتەوە بە تایبەتی حکوومەتی ناوەند لە بەغدا گۆشارێکی زۆر گەورەی سیاسی و ئابووری سەربازی خستوتە سەر هەرێمی کوردستانش لە توانای ئەوە نییە بتوانێت بە تاکلایانە بە تاکی حزبەکان بتوانێت ڕوبڕی ئەو کێشانە بێتەوە. بە تایبەتی ئێستا میلەتی کورد لە دۆخێکی ئابووری سیاسی زۆر ناهەموارە. ئێمە ئەمە و دەستکەوتانەی کە لە پێشتر بەدەستیمان هێناوە بۆی یەکڕێزی و تەبایەوە یا داوە لە لایەنەکانی هەرێمی کوردستان دەکەین پێش ئەوەی ئەوە بدەیت کە ئامادەگراوە بچێتە بەغدا بۆی بتوانن زیاتر هەوڵدەن پێشتر لە ناخۆی هەرێمی کوردستاندا لێک تێگەیشتنی و کۆدەنگی گەنجتیمانی دروستکەن بۆی بتوانن بگەڕێنەوە لە کاتی ئەو کاتێک کە سەردانی بەغدا دەگەن بۆی بتوانن زۆرترین ماف بۆ هاونیشتیمانیان بگەڕێننەوە کوردستان. باسوخواسی گەرمی شەقام و میدیا و ناوەندە سیاسیەکان بۆ ئەمڕۆی هەرێم بریتیە لەو گفتوگۆ چاوەڕوانکراوەی نێوان هەولێر و بەغداد کە خاڵی چارەسەر بۆ کێشەکان دابنێت. یەکدەنگی کوردیش پێش چوونە سەر مێزی ئەو گفتوگۆیە بە کلیلی سەرکەوتن دادەنرێت. ئێستا بۆی گۆڕانکاری بکرێ و دۆخی هەرێمی کوردستان بەرەو باشتر بڕوا باشتر وایە هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان پێکەوە بە هەمویان بە یەک بەرنامە بچن هیچ نەبێت لەگەڵ عێراقا ئەو کێشانی کە هەیە مادەی 140 و ناوچە کێشە لە سەرەکان و پاشەکشەی هێزی پێشمەرگە و بودجێ و قوتی خەڵکی کوردستان بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. بەغداد ئاستی مەرجەکانی گفتوگۆی لەگەڵ هەرێمدا بەرز کردووەتەوە. پرسیم و چەو بودجە و ناوچە جێناکۆکەکان و دەستەواژەکانی ناو دەستور مەلەفی پڕکێشەی ناو دانوستانە. شەقام دەڵێت هەتا هاو هەڵوێستی لایەنەکان بەدینەیەت هەرێم لەم گفتوگۆیەشدا بەدەستی پڕەوە نایەتەوە. سامان کەریم کورد، سات نیوز، کفری.